خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لەبێ لەگەڵتانە بەردەوامین ئەم تەورەمان تۆرێکی تەندروستیە باس لە هۆکاری دروستبوونی ڕۆمانتیزمەکەین و باس لە جۆرەکانی ڕۆمانتیزمەکەین یاخود باسی ئەوە بکەین کە بزانین چ هۆکارێک لە پشت بەوەیە کە مە تووشی ڕۆمانتیزمە بین. ئێستا بابەتێکی زۆر گرنگەیە کە لە ڕابردووامانوت ئەو کەسانەی کەیتر باشنە تەمەنە و بە ساڵاتچوون و لاوازبوونی ئێسکەکان و پەلەکان و جومکەکانیان لەوانەیە کۆمەڵە گرفتیان بۆ دروست بێ، بەڵام بەداخەوە ئێستا لەناو گەنجەکانمانە ئەم بابەتە زۆرە بزانین هۆکارەکەی بۆچیە گەڕێتەوە یاخود مامەڵەی ڕۆژانەمان لایفستایلی ڕۆژانەمان ئەبێت چۆن بێت و ئاگامان لە جەستەی خۆمان بێت چۆن بتوانین مامەڵەیەکی دروست بکەین. ڕۆژانە ڕاستەخۆ دەسێتە کێشێکی قۆرز یاخود جوڵەیەکی ناتەندروستەکەی لەوانەیە بەجارێت دووجار ئەمە تیاتە دەرنەکەوێت، بەڵام بەردەوامبوونی لەوانەیە گرفتی گەورەز بۆ دروستکات. بۆی ئێمە تۆزی زانیاریمان لەسەر ڕۆمانتیزم هەبێ و چۆن بتوانین مامەڵەیەکی باش لەگەڵ جەستەمانە بکەین و جۆرە جیاوازەکانی چییە و بە تایبەتیش ئێستا لە وەرزی سارد و سەرماین ئەو کەسانی کە هەیەە ئەبێت چۆن خۆیان بپارێزن. بۆ گفتوگوکردن لەسەرم بابەتە میوانداری زۆر بەڕێز دکتۆرە چیمەن حەسەن مەحموود ماگرۆ پسپۆری نەخۆشیەکانی ئێسک و جومگە و ڕۆمانتیزم کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای من میوانە. دکتۆرە سڵاو بەخێر بێت. زۆر سپاس، زۆر بەخێر بێت. سەرەتا ئەتوانین بڵێن پێناسێ بۆ ڕۆمانتیزم بکەین. ڕۆمانتیزم چییە؟ باڵێ ڕۆمانتیزم وشەیەکی گشتیە، زانستی نییە، ینی ئامەی خەڵک بەکارهێنێ مانای ناتەندروستی و ناڕێکی لە هەر پێکاتەیەکی کۆئەندامی ئێسک و پەیکەرە ماسوولکە. ئێستا کۆئەندامی ئێسک و پەیکەرە ماسوولکە چییە؟ هەر چوار پەلەکە لەگەڵ بڕبڕەکان هەر پێکاتەیەک لەم کۆئەندامە کە بریتین لە پەلەکان و بڕبڕەکان ناتەندروست بێ پێوتری ڕۆمانتیزم. ئێستا ئەم کۆئەندامە لە چی پێکاتۆ بەشەکانی با بڵێن پەلەکان و بڕبڕەکان لە ئێسقان، لە جوونگە، لە ماسوولکە ڕیشاڵەکان و ژێکانی، لە بۆری خوێن، لە هەستە دەمار و جوڵە دەمار هەتا پێستەکە هەر بەشێک لەم کۆئەندامە بەرکەوتنی هەبێ یان هەوکردنی تیا دروست بێ بەگشتی پێوتری ڕۆمانتیزم. کاتا نەخۆشیەکی زۆر بڵاوە چکە ڕوبەرێکی زۆر گەورەیە لەدەشا و هەمومان ڕۆژانە پەلەکان بەکارهێنین بڕبڕەکان بۆیە زۆر بڵاوە. ئەمە بەگشتی ڕۆمانتیزم یعنی ئەمەیە. زۆر باشە. زیاتر ئەو کەسانەی کە ئەگەر یانەیە تووشی ڕۆمانتیزم بنکێن. ڕۆمانتیزم با بڵێن ئازاری ڕۆمانتیزم چکە ڕۆمانتیزم ئەکرێ بە چەند بەشێکەوە هەمومان تووژە بین. یعنی مەسەلەن تۆ 5-6 جار گستک لێبە قۆڵە دێشێ ئەوە بە ئازاری ڕۆمانتیزم حسابە. وەرزشەوانێ مەسەلەن یاریزانێکی تێنس کە ڕەکتەکەوا لێ کا ڕۆژی 8 سعات 9 سعات تەمرینەکە قۆڵیەشی هەر نەخۆشیەکەی بە ناوی ئەوانەوە. هەموو کەسێک ئەگەر بەغەڵەت بەکاربهێنرێ یان زیاتر لە خۆی بەکاربهێنرێ یان بەرکەوتەی هەبێ مەسەلەن ئەکەویت و ئەژنۆت بەر شتێگەکەوێ ئاوسێ ئەم ئازارە هەر لە زمانی ڕۆمانتیزمە بەزەمە بەرکەوتنە. بۆیە باشترە بڵین چەند جۆرمان هەیە و کەمانە زۆر بڵاون. جۆرێکیان کە لە بەرکەوتن و زۆر بەکارهێنان و غەڵەت بەکارهێنانەوە ئەمە یعنی با بڵێن لۆکەڵایزە لە یەک شوێنایە ئاسانە و ئەگەر بەکاری نهێنی خۆی چاگەبێتەوە. مەسەلەن بڵێن تۆ زۆر ئیشت کردە ڕۆژە ئیسراحەت بکە 2 ڕۆژ باشە بێ. جۆرێکیان نەخێر کۆئەندامی بەرگریت پێکاتەکانی لەشت ناناسێتەوە و پەلاماریەیە ئەمە خراپەکەیە. ئەمە ئێمە خۆمان بە کوردی پێڵێن ڕۆمانتیزمەی درێژخایان کە بەس لەو شوێنە ناوەستێ لە جومگەکانە هەموو پێکاتەکانە گرێتەوە کە بە ئینگلیزی فێڵن immune mediated inflammatory arthritis یعنی کۆئەندامی بەرگری ئەیکا بە ڕۆمانتیزمەی درێژخایان کە هەموو بەشەکانی تری لەش تووشێ بێ. ئەم جۆرەیان خراپ و ترسناکە کەڵم ترسناکە پێی نامری بە ڕۆمانتیزم نامری بە زۆر داماوە بی ینی پەکەوتابی بێتوانابی چکە هەر لە جومگا ناوەستێ شوێنەکانی تر لێیە. بۆیە ئەوانەی لە بەرکەوتن و غەڵەت بەکارهێنان هەمومان تووژە بین بەس ئەوانەی کە هەوکردنی درێژخایەن و هەموو بەشەکانی تری لەشەی گرێتەوە ئەم جۆرەیان زۆر هۆکاری هەیە زۆرترینی بۆ ماوەیە. یعنی ئەگەر خانەوادەیە دایکەکە یان باوکەکە ڕۆمانتیزمی هەبێ ئەمە چانسی مناڵەکان و نەوەکانی زۆرترە وەک لەوەی کە کەس نایگرێ. بەس ئەمە بە تەنیا هۆکار نییە. هۆکاری ژینگەی مەسەلەن ئێستا پیسبوونی ژینگە یەکێکە لە هۆکار جگەرە کێشان گۆڕانی هۆرمۆن ئافرەت زۆرتر تووژە بێت لەبەرەوەی ئێمە هۆرمۆنمان زۆر یاریەکە مەسەلەن لە سۆڕی مانگانە لە مناڵبوون لە شیردان بۆیە ئافرەت بەگشتی هۆکارەکان زۆر زۆرن بەس بۆ ماوە ڕقەمیەکە
دواتر سەرما غەڵەت بەکارهێنان تێکچوونی لایف ستایلمان وەک بە ڕێزت باسی کرد ئەمانە هەرچ کاتێک کۆ ئەندامی بەرگری تێکچوو مثلەن دوای کۆڤید یەکێکە لەو نەخۆشیانەی کە پاژماوەکەی ئێستا ژمارەی توش بووان بە نەخۆشی کۆ ئەندامی بەرگری کە لە زمنیان نەخۆشی ڕۆماتیزمی تایە یعنی ئۆتۆئیمیۆن ڕۆماتیک دیزیزەکان زۆر بووە بە پێی داتاکان ئەمە هەر بۆ ئێمە نا بۆ بەشی نیورۆلۆجیش مثلا نەخۆشی مالتیپل سکلیرۆسس کەواتە هەوکردنی خراپ بۆ ماوەی دوور و درێژیش هۆکارە بۆ تێکچوونی کۆ ئەندامی بەرگری و توشبوون بە یەکێ لە نەخۆشی ئیمیونیەکان ینی بەرگریەکان مەناعیەکان باشە دکتۆرە زۆر جارڵێن من لە پێشەکێشەکە تاوتمتم گەنجان تووشە بن بەڵام بەتر لە گەنجان مناڵیش تووشە بێت باڵێ مناڵی کۆرپە ینی مناڵ هەیە ساڵ نییە توژە بێ دایکەکە یان نەنکی هەیبووە چکە ئێمە نازانین کێ توژە بۆ کوبی تاقەیە بۆ دەرەچێ بەڵێ مناڵی زۆر ساوا کۆرپە ئەم نەوع ئیمیونیەکەیە ینی با بڵێن پەیوەستە بە کۆ ئەندامی بەرگری جینەکەی وەرگرتویت لە دایکێتی لە نەنکێتی لە کێیە جەوێکی بۆ ڕەخسێ مناڵەکە تووشی پەتایەگەوێ دایکەکە ئیهمالیەکە کۆندامی بەرگری تێگەچێ خۆشی جینەکەی تایە ڕۆماتیزم دروستە بێ بەڵێ من ڕۆماتیزمی درێژخایەنەڵێم بەڵێ هەموو تەمەنێ گەیگرێت زۆر باشە ئاماژە بەوەکە لەوەی کا کۆرپەش تووشی ئەبێت نیشانەکانی چین لەوەی کا بزانین کەسێک تووشی ڕۆماتیزم و تووشی ئازاری ڕۆماتیزم بۆ نیشانەکانی چین باڵێ نیشانەی سەرەکی بریتە لە ئازار لە جونگەکانیان لە بڕبڕەکان ئاوساوی تەمان ئاوساوی چەند جۆرێکی هەیە یان ئاوی ناو جونگەکەی یان ئێسقانەکەی یان بەستەرەکانە ئەو دکتۆر هەستی پێیەکە ڕقبوون زۆر گرنگە لای ئێمە بە ئینگلیزی پێڵەن ستفنس یعنی هەمووان کاڵەسیم بەیانیان تۆزی گیانمان ڕقە ئەگەر تێرخەو نەبوو بینیان مەسەرەن هەوای ساردمان لەسەر بێ ڕقبوونی ئەوان درێژخایەنە دواتر توانای با بڵین دیاریکردنی بواری جوڵەی جونگەکە مەسەلەن تۆ توانی ئاوا بکەی ئەوڵێ من بەیانیان ئەگەر بژمرم ناتوانم دەستم داخم ڕق بووە ئەژنۆی ئەڵێ لە جێگاکە کە هەڵسام ناتوانم قاچم بکەمەوە کاتا ڕقبوون و ئاوساوی و ئازار و تێکچوونی بواری جونگە ئەمە نیشانە سەرکیەکانە دواتر شتی تری لەگەڵا بەس بە گشتی ئەمە لە جونگەکە هەر جۆری ڕۆماتیزمێک لە چه ئەندامێکی ترەیات ئەوەشی لەگەڵ مەسەرەن لە مناڵان زۆر لە چاوەیە ئازاریشی نییە ئەنی ئێمە زۆر مناڵمان هەیە چاوی نابینایە دایکی هێستی پێ نەکردو دواتر ئەزانێ ئەنی یەکەم جار لە چاویەوە مناڵەکە کە سەیرەکە تێگای عنی چاوی لەگەڵ شوێنەکە مەزبوط نییە مەسەن ئاوا کە بێوێ سەیری ئێرە بکە ئێستا من نەتوانم ئەو بوعدە هەمووی ببینم ئەوە بێ ئاوای بۆ بکە ئەنجایی هێنێ ئەنج حاڵە مەسەن دایکم ڕۆماتیزمی هەیە بۆ نەکەم هەیە بۆ من خۆم هەما لەبەرەوە نەخۆشیەکی ناڕەحەتە زۆر هەموو بەشەکانی لەژەی گرێ باشە دکتۆرە سەربوونی دەستەکان ئەگەر ئەمە ڕۆژانە خەڵکێک کەسانێکی ئەڵێ من کا خۆم نازانم ئیتر بە شێوازی خۆم لێکرد دەستمەکەوێتە ژێر خۆم وەختی خەبەرێ بێت دەستی سەر بووە ئەم سەربوونە ئاساییە یاخوو بەشێکە لەوەی کە ئێمە بە گرفتی بزانین ئەگەر لە غەڵەت بەکارهێنانەوە مەسەرەن خۆ دەڵێ شەو خەوتبی و لەسەر ئەم دەسەد ئاوایان کەوتبێتە ژێرت ئەمە ئاساییە چکە ئەمە گۆشتە وەنیە گۆشت و جونگەیە کە تۆ زەختی لێ بکەی فشاری ئەچێتە سەر کە فشاری چۆسەر هەستی تایە سڕە بێ یان ئێستا من ئەگەر تونتون ئێرەش بگرم ئەمە سڕە بێ کاتە ئەوە فشارێکی باڵێن غەڵەت کەوتۆتە سەری بەس ئەگەر بەبێ فشار سڕبوون هەبوو ئەمە تەندروست نییە بە دڵنیایی و یەکێ لە نیشانەکانی ڕۆماتیزم سڕبوونی پەلەکانە بەس ئەمە با بڵێن سەرەتایی نییە چۆن دروستە بێ ئێمە نەمانوت ئەمانە بەستەرن و جونگەن کە جونگەکە هەوی کرد زەخ دەخاتە سەر ئەم دەماری ئێرە دەماری ناوەڕاست نەخۆشەکەیە دەڵێ من بە بەردەوامی ناتوانم شت بگرم ئەم پەنجانم سڕا بە تایبەت ئەم سێ پەنجەیەم شتم بۆ هەڵناگیرێ قورسە وازانم ئاوساوە بەزنە ئاوساوە ینی فشارێک لەسەر عەسەبەکەیە بەس هەموو سڕبوونی ڕۆماتیزم نییە دەمارەگیرێ لە دەستیان بەڵێ دەمار ئەوانەی زۆر ئیژەکەن ئەم دەمارە ئیتر ئەم بەستەرە ئەتەپێ لێرە بەستەرێکی پێوەیە ئەتەپێ کە تەپی سڕبوون دروستەکە زۆر باشە بە تایبەتی بۆ قاچەکان تەڕبوون تا چەند کاریگەریە بۆی کاتوش بێت یاخود هەنێ جارێ بیستمانەڵە من ناتوانم قاچم زۆر تڕکەم لە بەروی کە ڕۆماتیزمم هەیە ئەمە هۆکارە بۆی کە ئازارەکەی دووبارە بەتان هۆکارێکە بۆ توش بوون تەڕی و سەرما
هۆکار نین بۆ توش بوون بەس ئەگەر هەد بوو خراپیەکە باڵێ یعنی بە دڵنیایی ئێمە مرۆڤی تەندروستیش بە سەرما گیانمان ڕقەبێوەنیا کە تەڕبی خۆ و شنگ نەکەیتەوە نەوەعان ناڕحەتیەکت هەیە کاتە هۆکارە بۆ زیابوونی ئازار و ڕقبوون و ئاوساوی یعنی هەر کەسێ هەی بێ قسەکەی ڕاستە ئەڵێ ڕۆماتیزمم هەیە ناوێرم تەڕبم ڕاستەکە بەڵام ئەو هۆکار نییە بۆ دروستبوون ئەو هۆکارە بۆ دروستبوونەوەی ئازارەکە بۆ زیاکردنی ئازارەکە نیشانەکانی باپەسی کۆمەڵێک لەو جوڵە ناڕێکانە بکەیت بیان زۆر کەسە بینی لە ماڵەوە بێ دایکمان بیان کەسێک بێت تۆزێ کێشی زیابێت دکتۆرە و باسی کێش زۆریش بکەین کاریگەری لەسەر جومگەکان و بەستەرەکان و بڕبڕەکانی پشمان کە هەڵە سێ ڕاستەخۆ زۆر جارەمان بین و دەست بم بەشەی خوارەوەی پشتی ئەگرێ هەڵێ ئازارێکی زۆرمێ جارێ مام جوڵێنە تا تۆزێ خاوە بێتەوە ئەم شێوازە مامەڵەیە کە من کردم ئەگەر بەردەوام دووبارە بێتەوە چ کرفتێکەوە باڵێ خۆی دوو بڕبڕەی خوارەوەی پشت با بڵین سەر سێبڵنە کە ڕقم قەوسایەکە ڕقم 4 و 5 پشتە ئەم دوانە زۆرترین جوڵەی تایە خی گەورە خۆی وای کردو بۆ ئێمە بچەمێنەوە هەڵسینەوە لەبەرەوە ئەم دوانە زۆرترین فشاریان لەسرە لە دانیشتن و لە چەمانەوە و لە هەڵگرتن بە غەڵەت بەکارهێنانی ئەم دوو جومگایە بۆ ماوەیەکی زۆر یعنی هەتا ئێوە بە دانیشتنی زۆر ئەم دوو جومگەیە ئەتەپێ کەتەپی بۆشایی دروستە بێت کۆمە هەندەسیە وەکو چۆن ما بڵێن وەستاکان بلۆگدانێن لە سەریەک هەمووی هەندەسی بە سانتیم فەرقیمی نییە ئێمەش هەمان شێوەیە لەگەڵ بۆشی کەوتە ئەم بینە ئەمە جومگەی تایە چکە ئەگەر جومگەی تیانە بێ ئێمە ناتوانین بچەمێنەوە هەڵسینەوە ئەم جومگەیە دڵ بەبێ کە دڵب بوو کە هەڵس کە دانیش ئێستاوە دڵبا بەس کە ئێوێ ڕێک بێت و ئەبێت تەبک بێ ینی بچێتەوە سەریەک بۆی ناچێ چکە زۆر بەکاری هێناوە لەبەرەوە دەستێک بە پشتیەوە گری وەکو بڵێ پاڵێکی پێوەنێ یارمەتی دەرێکە ئەمە نیشانەیە بۆ ئەوەی تۆ دواتر تووشی نەخۆشی بڕبڕەکانە بی تووشی چییە بی یان خزانی بڕبڕا کە ئەمە زۆر ناخۆشە یان دسکی کەمەر هەردووکی معڕازی لەبەرەوە بێ زۆر بە تەندروستی مامەڵێ لەگەڵ ئەو دوانەی پشتت بکەی بە تایبەت لە دانیشتنی دوور و درێژ و چەمانە و شت هەڵگرتە وڵات دکتۆرەوە بێ بە پەیوەندیش بڵێ ئەمە لە کاتی پشۆکانە من هەڵاستمە گەڕێم پیاسە ئەمە ڕڵماسێت دکتۆرە بەس تۆ هەر ئێستاش غەڵەت دانیشتوی ئاوا دانیشتوی ئەبێ ئاوا دانیشت ئەتوانن بەڵێ ئەتوانن بۆ کورسیەکان هینێک دانێن کە زۆر دانیشن باک سەپۆرت هەیە ئەوکو گۆش بەڵێ بۆی پاڵ بە قەوسەکەەوە بنێ تۆڕێک بیت ئەگەر خۆی تەندروزە بێ دوای سعات هەڵسی غەڵەتە ینی لە سعات زۆرتر هیلاکە بێ پشت و سمت و هەموو لەشێت سەپۆرت دانی زۆر باشە ینی باک سەپۆرت ئێستا ساری تازە شتیاەتی چکە پشت زوو هیلاگە بێ و بە تەبیعەتی حاڵ ئێمە هەمومان نەک ینی هەر کورد هەموو خەڵکێ کە زۆر دانیشتی ماسلکەکە هیلاگە بێ کە هیلاک بوو کێشی زەوی ڕایە کێشەی ئاوامان لێیە و بیرمانە چێتەوە چکە ئەمە ریلاکس پۆزیشنە ئاوا ئیسراحەتین بیرمان نییە مەگەرێکی خۆی پشتێشەیە بێ خێرا خۆی ڕێککاتەوە لەبەرەوە بێ ئێوە ئاگاتان لێبێگەر دانیشتنی زۆرتان هەبێ و داوای گۆشە بکەن باک سەپۆرتەکەن دەستخۆش دکتۆر ئاماژەت بۆ کلەوەی کە ژنان بۆ هۆی تێکچوونی هۆرمۆنیانەوە زیاتر تووشی ڕۆماتیزم ئەبن و بە تایبەتی بۆ ژنانی دووگیان ئەگە ژنە دووگیان بێت و ڕۆماتیزمی هەبێت یاخۆ توش بوو بێت کاریگەری چی ئەبێت لەسەر قۆناغی دووگیانیەکەی باڵێ کاریگەری ڕۆماتیزم لەسەر ژنانی دووگیان دوو جۆرە جۆرێکیان خی گەورە وای کردووە ڕۆماتیزمەکە ئەڕوا ینی ئەو نۆمانگە باڵێ تێپەڕی سێمانگی یەکەم خراپە زۆری نەی ناڵم لە ساسا ئەی لە سا هەفتا بۆ هەشتای کە نەخۆشی با بڵێن پێڵەن ڕۆماتۆید RA لەگەڵ زیابوونی هۆرمۆنی ژن ڕۆماتیزمەکە ئەو نۆمانگە دایکەکە نیەتی بۆیە زۆر جارەڵێ دکتۆر سکێ بکەم ئەی پەڕێنم ئەڵم ئۆکەی زۆر باشەوی بەس نازانم ئەی پەڕێنیان نەخوای گەورە ئەیزانێ ئەمە جۆرێکیان مەسەن گورگە سوورە زۆر بۆی خراپە سک چکە گورگە سوورە زۆر حەزی لە گورچیلەیە لە وەختی حەملیشا کە مناڵەکە گەورە بێ زەخت لەسەر با بڵێن گورچیلە و بۆری میزەکانە بۆیە گورگە سوورە هەتا کۆنتترۆڵ نەبێ سک بکەی یان دایکەکە زۆر تێگەچی و گورچیلەکانیەوەسەیان مناڵەکە ئەمرێ بۆیە ئەبێ ئەوانەی کە ڕۆماتیزمیان هەیە و جۆری ڕۆماتیزمەکەیان سک پڕبوونی بۆ خراپە ئەو کاتە قەرار با سک بکات کە ئێمە پێڵێن نەخۆشیەکە چالاک نییە کۆنتترۆڵە هەموو شتێک زۆر باشە لێن ئۆکەی ئێستا وەختە باسکت ببێ چکە کۆنتترۆلە لە چالاکیە یعنی نەخۆشەکە چالاک بێ و سک بکە دڵنیا بە تووشی مشکیلا بێ ئەگەر خۆشی نەیبێ یان مناڵەکە جیقنە یان مناڵەکە نەخۆشە یعنی مناڵێکی تەندروست نییە چۆ گەشەی تەندروست نییە
وجگە لەوەی ئێمە هەتا دایکەکەنە خۆش بە مەجبوری دەرمان بێ چۆ دایکەکەم ویمترە لە مناڵەکە کاریگەری لاوەکی دەرمانەکانیش لەسەر مناڵەکە جگە لە ڕۆماتیزمەکە خۆی جگە لەوەی خواردنی باش دایکەکە ناتوانێت بیخوا لەبەرۆ مناڵێکی تەندروست لە دایک نابێ کاتا ڕێنمایی بۆ ئەو دایکانەی کە ڕۆماتیزمیان هەیە ئەیانەوێ سکیان بێ ئەبێ بە پرس و ڕای دکتۆر بێ ئێمەشکەی قەرارەین بە پشکنینی با بڵین تاقیگەکان ئێکسەکە ینی تیشک خۆشی بە سەریری ئەگەر وتمان چالاک نییە بۆ تێ ئەو کادەوێسکی بێ باشە بینە سەر ئەوەی هەر لای خانمی دووچیان ینی زۆر جار لە لای خۆمان خانمێک کاچێتەم پرۆسەوە و ئەزانێ ئیتر تاو ئەم نۆمانگا بێ لەسەر جێگا بکەوێت و هیچ جوڵێکی نەبێت کەمە پێچوانەکەی لە وڵاتە پێشکەوتەکان چۆن یاریزانێ خۆی بۆ پاڵەوانێتێک ئاماداکە کۆرسێکی بۆ نووسن خانمی دووجاری شوایە دکتۆر ینی من زۆر لەسەر بخێنێتەوە کۆرسێکی پزیشکی هەیە کورسێکی وەرزشکردنی هەیە و لە نێوانیشی ئیتر تۆ ئەو نۆمانگە لە تێستای ئەبێم جلوبەرگانە و لابێ شتی تەندروست لە بەرکەی تا چەند گرنگە ئەگەر خانمەکە ڕۆماتیزمیشی هەبێت بیر لەوە بکاتەوە چۆن لە مانگێکا لە دوو مانگا سەردانی پزیشکی تایبەتەکە بەڵام بیر لەوەش بکاتەوە کە ڕۆژانە جوڵەی هەبێ بە جلی تەندروست و پێڵاوی تەندروستەوە مەلەکردن کە زۆر گرنگە بە ئەنجامی بە بۆی کە بتوانێت ئەمە کاریگەری خراپ ئەم کێشە زۆرە کاریگەری خراپ لەسەر ئەژنۆکانی لەسەر جومگەکانی بەچێنێڵێ ڕێنمایی تۆ چیە بۆ خانم ڕاستە ئەمەی بەڕێزت ئاماژت پێکرد ئەوە بۆ هەموو کەسێ ڕاستە بۆ ڕۆماتیزم سێ ئەوە نەڕاستە بۆ چکە ئەو جومگەکانی ناتەندروستە بڕبڕی پشتی ناتەندروستە دەرمان وەرەگرێ هەموو دەرمانێت چەند باڵین دەرمانەکە سادە بێ باڕاستەڵ چەند سادەیە بەس دەرمانە زەهرە وایان یعنی شتێکی کیمیاییە مەوادێکی کیمیاییە لەبەرەوە بۆ باڵین خانمێک کە بێ پلانینی دووگیانی هەبێ زۆر ڕاسترا وەک ئاماژەم پێکرد هیچ خانمێکی ڕۆماتیزم بۆی نییە بەبێ پرس و ڕای دکتۆر سکی پڕ بێ چکە لەبەر دەرمانەکانی ئێمە خۆمان من کە مەسەن دەرمانەکان نووسم ئەڵێ مەگەر بە تەمای سک بووە بێ ئەو دەرمانە بۆ سێن چکە مناڵی مەعەوەق دەبێ دەرمانەکان کیمیایین هەمووی دەرمانی زۆر بە قووەتن بۆیە خۆ ئامادەکردن بۆ سک یەکەم شت وەک بە ڕێزە دوتت ئەبێ لایف ستایلێکی نۆرمالی هەبێ خواردنەکانی هەمە چەشن بێ دوو کێشی زۆر زیان نەبێت کە خۆشی لە کاتی سکپڕیا قەڵەترە بێ کە جومگەکە وێرانترە بێ سێ دەرمانەکان ئێمە گۆڕانکاریمان تیا کرد بێ ئەو جۆرە نەبێ کە بچێتەوە با بڵین ناو لەشی مناڵەکە و مناڵەکە تووشی تێکچوون بکایان تەشە و هات بکە لەبەرەوە بۆ دایکانی با بڵین ئەو دایکانەی کە ڕۆماتیزمیان هەیە پلانینی سکپڕی زۆر وردە و یەکێکە لەو با بڵین تۆپیکانەی کە دائیم لە ڕۆماتیزما زۆر فۆکەسی ئەخرێسە دائیم چاپتەرێ لە کۆنفرانسەکان چۆن ئامانە لەگەڵ ئافرەتێ بکەین ڕۆماتیزمی هەیە پلانینی سک بکە ئەیکەی شیری باتێ کام دەرمانە باشە شیری باتێ چۆن هەڵسو و کەوتی لەگەڵ بکە ئەگەر مەسەن بڵێن دایکەکە لوپەسی هەبێ و نەخۆشیەکە خراپ بێت چۆن مناڵەکە هەڵگرێ ناتوانێ بمرێ مناڵەکەی بۆ بەرز ناکرێتەوە چکە دەستی ڕاقا بۆیە زۆر گرنگە دایکەکان زۆر لە ژێر ڕێنمایی بن هەر ئێمەنا ئێمە و دکتۆری ژنانیش بەیەکەوە خۆشبەختانە ئێستا خەڵک زۆر وشیارە ینی هەموو ئەو دایکانەی کە ینی ئانەوێستک پڕبن دکتۆری ژنانەکە ئەڵێ بڕۆرەوە لای دکتۆری ڕۆماتیزمەکەت بۆم بێنە کام دەرمانانە بخۆی کامە نەخۆی ئەم نۆمانگە من چۆن تابعات بکەم ئەویش کەی بتبینێ و چەند چکە ئەوانە بێت زووتر سۆنەر بکەن لە ئێمە ینی لە ژنێکی ئەتیادی یعنی ڕێنمایەکان تۆزێ قورسە بۆ دایکەکان بەڵام زۆر دڵخۆشە من دواتر مناڵێکیانە بێ بە ڕۆماتیزمەوە یعنی دڵخۆشن تحمل هەموو شتەکانەکەن چ خۆزانیدا ئافرەت مەبەستێتی مناڵێکی بێ قورسە ئەگەر بۆ دایکێک ینی بۆ ئافرەتێکی طبیعی یەکجار قورس بێ بۆ ئافرەتی ڕۆماتیزمی درێژخایەنی هەبێ ئەتوانم بڵێم 5 جار قورسترە بێ دەرمان بگۆڕێ لایف ستایلی بەعزێکیان زۆر تێگەچن ئێمە پێیانەڵین مەجۆڵێت کە لەبارە دەچێ ئەنی ئەوەنە ڕەحمی تێگەچێ لەبەرەوە بۆ ئەوانە بەڕاستی ئەو دایکانە زۆر ئازان کە ڕۆماتیزمیان هەیە و مناڵیانە بێ من دائیم پێیانەڵێم زۆر ئازان باس لە خواردن کرد بۆ ژنانی دووگیان تا چەند خواردن کاریگەری هەیە لەسەر پاکشتی لەسەر ڕۆماتیزم بڵێ چت خواردنێ ڕۆماتیزم زیاکە یان کەمیەکە نییە ینی خواردنێکی تایبەت نییە بڵێ ئەمە ڕۆماتیزم زیاکە بەڵام خواردنە ناتەندروستەکان کە بریتین لە خواردنە معەلەبەکان ئەوانەی ناوقتوو ئەوە لە کتێبە دائیم باسیەکە ئەڵێ بە ئەوانەی ڕۆماتیزمیان هەیە شتی خواردن ئەو خواردنانە نەخۆن کە مەوادی حافیزەیتیە لەبەر جیهازی مەناعەیان بەڵام بۆ هەموو کەسێک و بۆ ڕۆماتیزمیش ئەبێ خواردن هەمە چەشن بێ
و با بڵێن قیمەی غیزاییەکانی جیاواز بێ یعنی ناکری هەموو ڕۆژەیەکنەوە خواردن بخۆی سەوزە و میوە زۆر زەرورە پرۆتین بە هەر نەوەی بێ ینی مەسەن هەیە گۆژ ناخوا ئەتوانین بە قارچە گوەریگرێ و کانزاکان کە بڵین لە کەرەزات و فستق و ئەبێ هەموو شتێ بخۆی لەگەڵیشی وەرزش ئەو خواردنەوەی زۆر بە تایبەت جەماعەتی ڕۆماتیزم چکە دەرمانیان زۆرە ینی بە تۆپەڵ دەرمان وەرەگرن ئەمڕۆ ئەوەنەی هەیە بەیانی ئەوەنەی هەیە و جگە لەوەی بەعزێ دەرزیان بۆکەی دەرمانی ئێمە زۆر جیاوازی نییە لەگەڵ دەرمانی شێرپەنجە لە یەکەچن بەس بڕەکانیان فەرقی هەیە بۆیە زۆر نەخۆشیە لە گوگڵ سیرکە لە دکتۆر منەمە ناخۆم کیمیاییە بۆ سەرەتان بەکاریە هەڵم تەواوە دەرمان هەر دەرمانە هەمووی کیمیاییە بەس ئەوەی کە لە ڕۆماتیزما بەکاریە بڕێکی زۆر کەمە بە زەرەری لاوەکی هەیە بەڵێ زۆری هەیە بۆیە ئەبێ لە ژێر چاودێری بن بە درێژایی ئەو کاتێک کە دەرمان وەرەگرن زۆر باشە دکتۆر زۆر کەسی ئاسایی هەیە لەوانەیە زۆر ئازارێکی توونی نەبێ لە بەشێکی دیاری کراوە بەڵام زۆر جار ئەڵێ ئازارێک لە پەلەکان ماوەکو مەلولەیەت و ئەڕوات ینی هەست دەکات ئەژنۆکانی ئێشێ قاچی ئێشێ ئەم بەشی خواروی پوزی ئێشێ ئەکە ئەم ئازارە بەردەوام بێ پێویستە پشکنین بکات سیرکە ئەگەر ئەم ئازارە لە بەکارهێنانە بەردەوام بێیان لە ئیسراحەتە لە ئیسراحەتە خراپە هەموو ئازارێک لە کاتی پشوە تۆ لە پشوە ئەبێ لە شت ئیسراحەت بێ بەس مەسەلەن تۆ ئەمڕۆ لێرۆکی بۆ گۆیژەوییتەوە بە تاکید قاچ دێشێت ئەوەکەی ینی خراپ نییە بەس لە ئیسراحەتە و ئازاری بەردەوام بە تایبەت کە ئەگەڕێ مەسەن ئەمڕۆ ئێرە یێشێ بەیانی ئێرەیە دووبێ ئەمە گڵۆپی سوورە ئەبێ ئاگاد لێ بێ و ئەگەر 2 دقە و 3 دقە چکە زوڵمەمان کە بەیانیان هەڵەسین لەشمان خۆش نییە خاستن زۆر سەرمات بێ یان زۆر گەرمات بێ بەس ئەگەر ئەمە بەردەوام بوو بە دڵنیایی ئەمە نیشانە یەکەمە بەزەڵێ یەکی لە نیشانەکانی تر کە زۆر گرنگە شەکەت ئەزانی شەکەت یعنی چی یعنی بەعربی پێڵەن نحول بە ئینگلیزی پێڵەن فەتیک یعنی بێتوانای ئەتەوێ هەڵسی ئەو ماڵە پاکەیتەوە ناتوانانی هیچیشن نییە ئەو نیشانەیەکی زۆر مهمە لە ڕۆماتیزم ئەڵە دکتۆر ئەڵێم بەیانی هەستم ئەو ماڵە هەمووی پاگەکەمەوە ناتوانم چەند زۆر لە خۆمەکەم ناتوانم خۆمان ئەڵێم بێتوانایی بەس بێتوانایی جیاوازە لەگەڵ شەکەت بێتوانایی یعنی توانای ماسوولکە نەماوە بەس شەکەتی فەتی یعنی هیچ هێزتیانە ئەتی بیکەیت و بۆ ناکرێ ئەڵی لە شت داڕزاوە یعنی ئەڵی کۆڵی کێشاوە ئەوە نیشانەیەکی زۆر مهمە زۆربەی ڕۆماتیزمەکان لەگەڵێتی چارەسەریشی بەس وەرزشە دەرمان نییە ئەبێ لایفستایلی بگۆڕێ ئابەز بێ ئازار کەم کەیتەوە ئەنجا پێی بڵێ ئەڵێ بێت تااقەتم ئەلم قەینابی کە بیدایە دێشێ وردە ئەو فەتیگە نامێنێ بەس تۆ هەر دانیشی و هەر نەیکەی خۆی ناتوانێ ڕاستەکە ئەو کات زیاکە فەتیگەکە درێژە خانێ و فەتیگ ناخۆشترین نیشانەیە کە کەسیش باوەڕی پێناکە پێڵێن نەخۆشی نەفسیە بەس ڕاستەکە ئەی درۆ ناکات ناتوانێ ڕاستەکە بەرەوە ئەوەی کە لە نیشانە زۆری زعاجەکان بۆ ئێمەش ناخۆشە دەرمانی نییە بڵێ فەتیگ لابەرێ باشە باس لە دەرمان کلەوەی کە هەنێک دەرمانەکان هەیە فەرقیدن لەگەڵ دەرمانێک کە کەسانێک بەداخەوە تووشی شێرپەنجە بوون چارەسەرەکەی بە تەواتی بن بڕی ڕۆماتیزم کات یاخود چارەسەرەکانی چین بەگشتی باڵێ ئەو ڕۆماتیزمە درێژخانەی کە جیهازی بەرگری تێک چووە ئێمە بەس ڕایەگرین بۆ ینی ئەو دەرمانانی کەینێ بە نەخۆشەکەڵێن ستۆپ زەن نەخۆشەکە هاتووە بڵین لە چاویایەتی یان لە قاچیایەتی کە ئەیەیتێ هەوکردنی ئەوێ چاگەکەیتەوە مەسەن ئەگەر چاوی نەبوو بێ بەبی نابینا بەز ئیلتیهاب بێ ئیلتیهابەکە لابەی بە ڕۆماتیزمەکەڵی لێرە بوەستە مەڕۆ هەموو دەرمانەکان ئەیوەستێنێ چونکە ئەگەر ئەمە نەیوەستێنی مەسەن ئەمڕۆ لە چاوێتی بەیانی لە پەردەی دڵێتی دوو بەیانی لە گورچیلەیەتی سێ بەیانی لە پەردەی مێشکە ئەڕوا کەواتە هیچ دەرمانێک نییە ڕۆماتیزمەکە بکوژێ وەکو زەخت و شەکرە زەخت و شەکرە کە گرتت فۆرئێڤەر تاو ینی زەختت هەر هەیە کۆنتڕۆڵیەکەی ڕایەگری ئەمە کیمیاییەکان و بایۆلۆجیەکانە ڕایەگرێ جۆری دووهەمیان کە هەوکردنەکە لابە ئەمە ئەیەیتێ کە هەوکردن نەمەڵێ بیوەستێنە لەبەرەوە ڕێگاکانی چارەسەر یەکلاین نییە دووسێ خەتە خەتێکیان درێژخانەکەیە ئەوە بە بەردەوامی ئەبێ لەژێر ڕێنمایی دکتۆرا بێ خەتی دووهەمیان هەوکردن و ئازارە ئەڵین کە خراپ بووی بیخۆ باش بووی بیوەستێنە خەتی سێهەمیان ئێجوکەیشنی نەخۆشەکەیە ئەبێت تێت بگەێنم ئەم نەخۆشیە درێژخایەنە ئەگەر ڕای بگری شوێنی تر لێیە ئەبێ فترە پشکنین بکەیت کە دەرمانەکانت زەهرە نقڵ نییە هەمووی زەهرە ئەی خۆی ئەبێ ئەمەد بۆ خراپە ئەمانەت بۆ باشە
ئەمە زیاییەکە ئەمە کەمیەکە سەرم پلانینی پرگنسی تێ ئەبێ یعنی ڕێنمایی زۆر مهمە بۆیە هەموو نەخۆشەکان ئەڵێ ڕەفیقمانن چکەونە لەگەڵیان ئاڵێن ینی من هەموو نەخۆشەکان وازم خزم منەوەنم بینیون چکە یەنەوە من درێژخایەنەکەڵم کورتەکە ناڵم دکتۆرا وەکو دوایین پرسیاری من بۆ هەمومان بە هاوڵاتیان بەگشتی وەکو زانستی تەندروستی لە قسەکان تا بەردەوام ئەڵێم دەرمانە ژارە کازین ئەم دەرمانە بۆ چارەسەرە بەڵام لێکی ناینەوە کە چەند لێکەوتی تریە بێ لە جەستەمانە کەواتە زۆر کەسمان هەیە ڕۆژانە نازانم مدمین بووە خۆی پێوە گرتووە لە گیرفانە لە ئۆتۆمبیلەکەیە گیراوەی پێ ئازارێک لە جەستەیەمان دووبوونێک دروستە بێ کاتە پەرداخی ئەوە هەڵیات ڕاستە تۆزێک باشیەکاتەوە حەپی پاراستۆڵەوە هەر بۆ بەو نوقڵی کە تۆ باسیەکەی ئەم بەکارهێنانی دەرمانە زۆرە ڕۆژانە بۆ ئازارێکی هیلاک بوونێ گات هیچی گرفتێکە نەبێ چ لێکەوتێکی هەیە بە دڵنیایی وەک بەڕێزی شدوست خۆشم ئاماژەم پێکرد دەرمان زەهرە تۆ سەیری سەیدەلەکان بکە قاپێکە و مارێکە ینی زەهری باریتی ئای زەهرە هەموو دەرمانێ خراپی خۆی هەیە بۆ ئەوانەی کە پێویستە ژیانیان تەندروست بێ و دەرمان بخۆن وەکو مەسەلەن ڕۆماتیزمەکان شێرپەنجەکان ئەمە ژیانی ڕزگارەکە ئۆکەی ڕازین ڕاستە زەهرا بەڵام ژیانی ئەپارێزێ و تەمەنی درێژەکە بەس بۆ ئازارێکی کەم مەسەلەن تۆ ئەمڕۆ هیلاک بوو یان زۆر ئیشت کردووە پێویست ناکات دەرمان بخۆی پێویستەکە ئەو شتێک کە کردوتە دووبارەی نەکەیتەوە لەو یەک دوو ڕۆژە ئیسراحەت وەربگری دووشێک بکەی جێڵێک بەکاربێنی ئێمە دایم بە نەخۆشانی کە ئازارتە بوو مەڵحەمەکان خۆهی هەوکردنە مەسەن ڤۆڵتارینە بڕۆفینە ناچێتە سۆڕی خوێن لەو شوێنە ئازارەکە کەمەکاتەوە جوانەیەکی گەرم جیهازێکی شێلان ئیلاج تەبیعیە چۆرە ساونایە بچۆ بۆ مەلەیە ڕاستە بیدادیەشە بەس دوای خاوە بیتەوە بۆیە بەکارهێنانی دەرمان تەندروست نییە و جەماعەتی خارج کێنەوە دایمەڵە دکتۆر بمری حەبێکە بۆ نانووسی ئەڵم ئەوان عاقڵن چکە دەرمان باش نییە دواتر وەک بەڕێزە دەڵێ فێرە بی چکە ئەگەر تۆ هەر بە دەرمان باش بووی دوای من بۆت پشێلم باش نابێ یان من مەسەن بڵم بڕۆ حەمامێ بکە یان دووشێ بکە یان بچۆ ساونا پێی باش چکە لەشت فێری ئەوە کردووە بۆیە باشترە ینی خۆت بپارێزی کە تووشیش بووی شتا تەندروستەکان کە دەرمان نین شێلان گەرمی سەهۆڵی بخەیتە سەر مەسەن یاریزانی قاتی ئاوساوە سەهۆڵێکی بخەرە سەر ئازار نامێنێ چ خوێنەکە با بڵین لەو شوێنەیە کە کۆبووتەوە ڕقەبێ و ئازار نامێنێ دەرمان ئەبێ پزیشک بینوسێ و بەڕێنمایی بێ بۆیە من ینی حەزەکەم هیچ هاوڵاتیەک لە خۆی و دەرمان نەخوا بە ئازار شکێنیش بێ وەک بەڕێزە دووسێت چکە زەهرە شوێنێکی تر هەر زەرەر پێگەێنێ بە خۆ تۆزە ئازارەکەی خۆت باشترە لەوەی سەلەنگورچی لە جگەرت دڵت فشاری خوێنت بەرز بێتەوە بۆیە خۆمان ڕابێنین لەگەڵ ئازاری کەم باشترە وەک لەوەی هەر تۆزەی ئازار و یەکسەر دەرمانێ بخۆین دەستەکانە خۆش بێ زۆر سپاس بۆڕانیەکانە بەیوایەوەی بینەرەکانمان سوودیان لێ بینی بێ دووبارە سپاس بۆتەوە دەست